بێگومانەوەی لای هەمووان ئاشکرا ئێستا بە شێوەیەکی گشتی کارەبا لە کەرکووک بە هیچ شێوێنە لە هیچ کاتێکا وەکو ئێستا خراپ نەبووە لە 5 سعات جارێ 6 سعات جارێ سعاتێ جارە سعات و چارەکێ 2 سعات جارێ ئەگەر کارەبا هەبێ خەڵک ئیشی هەیە کاری هەیە بۆ نمونە مۆڵ هەیە بازار هەیە بە تایبەتی تەنانەت لەسەر هاوڵاتیانش ئێستا خەڵکی ئێمە خۆمانەوەمە لێ هاتۆ بێکارەبا هەموو شتێ بەکارەبا ئەکرێ یەکێکە لە پێداویستەکانی ژیان کەوا حکومەت ناتوانێت بۆ خەڵکی دابینکە کاکە ئەوانە پلانی حکومەتە کاتێک کە ئۆنلاین دانێ مەفروضە بزانێکەوە بۆ خەڵکش ئەبێ کارەباشی بۆ دابین بکات بەڵام ئەو ئەڵێ بە ئۆنلاین قوتابیان بخوێنن کە کارەبانە بێ ئەو گوناحی دایک و باوک نییە مۆلیدەکانش لای هەمووان ئاشکرا لە 3 ئەیدا 3 سعات جارێ 4 سعات جارێ ئیسراحەتی هاوڵاتی لە شاری کەرکووک بەڕاستی دۆخی کارەبامان زۆر خراپە ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپبوونە چێت بۆیە خەڵکان یعنی گلەی و گازندەی لە ئیداری کەرکووک هەیە بەڕاستی لە بەرپرسانی بەغداش هەیە تاکو ئێستا چارەسەری کێشی کارەبامان نەکرد بەڕاستی زۆر ڕۆژی لەوانەیە 3 بۆ 2 کاتژمێر کارەبا هەبێ کارەبا زۆر لاوازە بەڕاستی پەیوەندی تەنسیقکردن لە نێوانی مۆلیدەکان و کارەبای نیشتیمانی بە هیچ شێوەیەک نییە دەچیتە پارێزگاکانی هەرێمی کوردستان تەنسیقێک هەیە ڕێکوپێکە ئیداری پارێزگاری کەرکووک هیچ هەماهەنگێکی لەگەڵ حکوومەتی فدرالیش نییە و لەگەڵ هەرێمش بۆیە داواکاری لە حکوومەتی فدرال و ئیداری پارێزگاری کەرکووک وەک هاوڵاتیەکی تەماشایی حکوومەت نەکەن بۆیە داواکارین بە زووترین کات چارەسەری کێشەی کارەبا لە شاری کەرکووک بکرێت بۆیە یعنی دەتوانێت مۆلیدە لەگەڵ کارەبای نیشتیمانی هەماهەنگی دروستکات گازی سروشتیمان هەیە کەرکووک داهاتێکی زۆری هەیە نەوتی خۆی هەیە بەڕاستی ئیداری کەرکووک زۆر لاواز و زۆر دائیرەی کارەبا فەرماگەی کارەبای کەرکووک بەڕاستی هیچ خەمخۆری خەڵکی نییە و خەڵکەکە زۆر هەراسان بۆ بەڕاستی دەچیتەوە ماڵ ئاو نییە کارەبا نییە ینی شەحنمان بەڕاستی شەحنی موبایلمان سەرەتاییترین شتە شەحنی موبایلەکانمان پڕ ناکە بەڕاستی کارەبا لە مۆلیدا لە کاتژمێری سەعات 3 عەسر مسی عەسر بۆ چیمە خەڵک دەچێتە دەرەوە بەیانیان 2 کاتژمێرێکە لەو کاتە دێتەوە کە کارەبای نیشتیمانەکە هەیە لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە حکوومەتی عێراق و بەتایبەتی وەزارەتی کارەبا فەشەلێکی تەواوی هێناوە لە مەلەفی کارەبا لە ڕژێمی پێشوو عێراق 4500 مێگا کارەبای هەبوو بۆ هەموو عێراق کوردستانی لێ دەرچێت ئێستاکە عێراق بە قەتاعی خاص و حکومیەوە واتە بە استیسمارشەوە تا ئێستاکە 16000 بۆ 17000 مێگا کارەبای هەیە ئەمەش نیوەی ئەو 17000 احتیما دەکاتە سەر مغازی ئێرانی و هەروەها هەندێک لە نەوع وقودی کە وقودی قورسی پێڵێن کە وەزارەتی نەوت ساڵانە تەوفیری کردووە دابینی کردو بۆ وەزارەتی کارەبا ئێستا ئامادە نییە دابینیکال لە مەسەلەکە لە نێوان هەردوو وەزارەت کێشە هەیە کە قەرزەکان تەسویە نەکراوە و ئێرانیش ئێستاکە 150 ئەو غازە بۆ عێراق نێرێکەوە اتفاقیە لە نێوان هەردوو لایەن بە عەقدێک کە ئەو بڕە دیاری کراوە ڕۆژانە بنێرێت بۆ عێراق بۆی محەتاتی کارەباییش پێ بکرێت حالیان لە هەموو عێراق 10000 مێگا کارەبا هەیە عێراق پێویستی بە 20000 مێگا کارەبا هەیە بۆ ئەوەی هەموو هاوڵاتیان بە باشی کارەبایان پێ بگات